دوای ڕوخانی پاشایەتی مێژووی کودەتا و خوێنڕشتن لە سەردەسەڵات دەست پێەکە. ساڵی 1950 بۆ 2003 دژوارترین قۆناغی ململانەی و کودەتا و خوێنڕشتن بوو. ڕۆژی 4 تەمموز چی ڕوویدا لە عێراق؟ چەندێکیشی سەربازی بە سەرکردایەتی دوو گەورە فەرماندەی سوپای عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف جوڵایان کرد بارەسەی کۆشکی پاشایەتی و دامودەستگاکانی حکوومەت لە ناو شاری بەغدا. دوای چەند کاتژمێرێک لە کۆنتڕۆڵکردنیان عەبدولسەلام عارف بەیاننامەی سەرکەوتن و کۆتایی هێنان بە حوکمی 37 ساڵەی بنەماڵی شاهانەی هاشمیەکانی لە عێراق خوێندەوە. قۆناغی شینۆی لە حکومڕانی کۆمەری لە عێراق دەستی پێکرد کە بە سەرەتای سەردەمی کودەتا و خوێنڕشتن لە سەردەسەڵات دەناسرێ. عەبدولکەریم قاسم بووە پیاوی یەکەمی دەسەڵات، عەبدولسەلام عارفیش بووە پیاوی دووەمی دەوڵەت. بەهۆی بۆچوونی جیاوازیان و شەڕی دەسەڵات ناکۆچی کەوتە نێوان قاسم و عارف. هاوڕێکانی دوێنێ بوون بە دوژمن. قاسم لە 1959 عەبدولسەلام عارفی لە دەسەڵات دوورخستەوە و تۆمەتباری کرد بە هەوڵدان بۆ کودەتا. سەرەتا سزای لە سێدارەدانی بۆ دەرچوو، دواتر سوکرا بۆ تاتایی و دواتر لە ماڵەکەی دەست بەسەرکرا. دەسەڵاتەکەی قاسم نزیک بوو لە ڕوخان، نارەکانی لە بۆسەدا بوون بۆی. ئەفسەرانی 4 تەمموز جوڵانەوەکەیان کارا کردەوە لەگەڵ باسیەکان و ئەوانەی دژی حکمی قاسم بوون یەکیان گرت. سعات 9 ڕۆژی 1963 جوڵەی سەربازی کرا بە ئارەزەی کۆنتڕۆڵکردنی ئیزگە و تەلەڤیزۆن و تانک و زرێپۆش گەمەری وەزارەتی بەرگریاندا و بە چەند سەعاتێک کۆتاییان بە حکمی عەبدولکەریم قاسم هێنا و دوای دەستگیرکردنی لە سێدارە درا. لێەوە مێژووی تری خوێناوی لە عێراق دەستی پێکرد بە سەرکردایەتی عەبدولسەلام عارف. عەبدولسەلام محەممەد عارف یاسر خزر جومێلی دووەم حاکمی عێراقی کۆمەری لە دوای ڕوخانی پاشایەتی. عارفیش هاوشێوی قاسم هەنگاوی نەبارەسەی تاگڕەوی و دوورخستنەوەی باسیەکان و بەشیشی زۆری حرس قەومەکان کە پلاندانەری سەرەکی و هاوکاری کودەتاکەی بوون بۆ کوشتنی قاسم. عارف زۆر حکمی نەکرد. ڕۆژی 11 نیسانی 1966 سەردانی پارێزگای بەسڕی کرد و لە ڕووداوێکی تەموو مژاویدا هەلیکۆپتەرەکەی لەو گەشتەدا کەوتە خوارەوە و کۆتایی بە ژیانی هات. ئەوانەی خاوەن پێگە و نفوذ بوون لە دەسەڵات کاریان کردبەوەی عەبدوڕەحمان عارفی برای ببێتە جێگرەوەی. عەبدوڕەحمان عارف بە پشتیوانی جەمال عەبدولناسر ڕێبەری میسر و چەند هەوڵێکی تری ناوچەیی گەیشتە دەسەڵات و بووە سێم حاکم دوای ڕوخانی پاشایەتی. حکمی عەبدوڕەحمان عارفیش زۆر بڕی نەکرد. لە ڕۆژی 16 چواری 1966 دەسەڵاتی گرتە دەست و بە کودەتای باسیەکان لە ساڵی 1968 کۆتایی بە دەسەڵاتەکەی هات. کودەتاکەی باسیەکان لە 1968 بە جۆرێکی تر و بێ خوێنڕشتن ئەنجام درا و ناوی لێنرا کودەتای سپی. لە 7 تەمموزی 1968ەوە ئەحمەد حەسەن بەکر بۆ دەسەڵاتداری عێراق و سەدام حوسێنی جێگری. ڕۆژ بە ڕۆژ سەدام وەک جێگر پێگەی خۆی بەهێزترە کرد و دەسەڵاتەکانی تا دەهات زیاترە بوو. بەڕووی باڵادەستی سەدام و بەهێزبوونی پێگەی بەکر لە کۆتایی ساڵی 1970ەوە کۆنتڕۆڵی بەسەر حکمدا لە عێراق نەما. حکمی بەکر تا ساڵی 1979 خایاند و سەدام حوسێن گەیشتە لوتکی دەسەڵات و مێژوویی تری خوێناوی لە حکومڕانیکردنی عێراق دەستی پێکرد و تا 2003 بەردەوام بوو. سوپای ئەمریکا دەسەڵاتەکەی سەدام حوسێنیان بەهێزی سەربازی ڕووخاند و قۆناغێکی تری سیاسی و حکومڕانیان لە عێراق دروست کرد. بەڵام لە دوای ئەو مێژووەش شەڕ و ململانی تایفی و نەمانی سەقامژیری دەوڵەت و دروستبوونی هێزی میلیشیایی و ململانی خوێناوی لەسەر دەسەڵات و دەستێوەردانی دەرەجی تونتر بووە و تا ئێستاش بەردەوامی هەیە.